فستیڤاڵی شەترەنجی فەملی مۆڵ لە شاری هەولێر دەستی پێ کرد. بە ئامادەبوونی پارێزگاری هەولێر فستیڤاڵەکە کرایەوە و نزیکەی 1000 یاریزان بەشداریان کرد. لە ڕۆژی یەکەم تەنیا قۆناغی یەکەم ئەنجام دراوە یاریزانێکی یاری ئەنجامدا. براوە گەیشتە قۆناغی داهاتوو دۆڕاوی ژماڵاوی کرد. پاڵەوانێتیەکە 5 ڕۆژ دەخایەنێت و بە شێوازی بلیتس واتە خێرا بەڕێوە دەچێت. لە کۆتا ڕۆژ چوار یاریزان کابری لەسەر پلەکانی پێشەوە دەکەن. خاوەنی پلەی یەکەم $1000 پێ دەدێت و خاوەنی پلەی دووەم $500 و خاوەنی پلەی سێم $300 و پلەی چوارەمیش $200. یەکەمین فستیڤاڵی شەترەنجی فەملی مۆڵە لە شاری هەولێر بە نزیکەی 1000 یاریزان بەشداری ئەم پاڵەوان تێکردیا کە ئەمەش خۆ دەگرێتن لە یەکێک لە گەورەترین پاڵەوانتەکانی شەترەنج لە هەمووی عێراق. 4 خەڵات دابین کراوە بۆ 4 پلە یەکەمەکان. خۆشبەختانە جەوایزەکان جەوایزی باشن بۆ یاریزانەکان. ئامانجدەکردنەوەی ئەم پاڵەوانتیان ناساندنی شەترەنجە بە کۆمەڵگا. سوپاسی فەملی مۆڵ دەکەین کە لە چالاکیەکانی یاری شەترەنجی هەڵبژاردووە و کە دەبینن خۆتان کە یاریزانێکی یەکجار زۆر لە کۆی گشتی پارێزگاکانی عێراق بەشداریان کردووە. شێوازەکەی سقوت فەردیە. بۆ نمونە ئەمڕۆکە هەر 1000 یاریزان یاری دەکاتن، هەر کەسێک بدۆڕێنیتن دەردەچێتن لە پاڵەوانتێکە. ئەوەی تر ڕۆژی پاشتر بەیانی کاژمێر 4 یاری دەبیتن. پاڵەوانتێکەش بلیتزە، یاری خێرایە. پاڵەوانتێکە ماوەی 5 ڕۆژ دەخایەنیتن. هەر 5 ڕۆژ لە ڕۆژی کۆتایی فیناڵی کۆتایی 4 یاریزان دەمینێتەوە. ئۆڵ تو ئۆڵ یەکەم تا چوارەم هەر دەبژێتن بۆ بەدەستهێنانی خەڵاتە گرانبەهاکان.